پروژه یاسایەکە ئەمریکی کوێ رووسیا ڕژێمە ئەسەد و ئێرانێ سزا بدێ ئەو ژێ بە سەدەما کوتەوانێن جەنگی لە سووریە ئەنجامدانا وێ بکەوێ وارێ بجیکردنێدا. پروژه یاسایە کوبەریا 3 ساڵان دە کۆنگرێسی ئەمریکا دەهاتیە پێشکەشکرێن نێزیک بووە ژێ پەسەندکردنێ و ئەو پروژه یاسا مەشروعە قەیسەر لەخوا دەگرێ ئەگەر وەرێ پەسەندکردێن. لێگۆری پروژه یاسایە بەشار لەسەد وێوەرێ دادگەهکردن و ئەمریکاوێ ئازاد بێ دەدیتنا چارەسەریەکە سیاسی دەژوێ کریزا سووریێ راپۆرتیان ڕاگەهاندنێ دەبێژن ئەگەر هەیە دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا پروژه یاسایە پەسەند بکێ ئەو ژێ ساڵە 2020دا. وەکە ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی دەبێژە هەردوو پارتیان ئەمریکیان سەرەکە پارتیا کۆماریان و پارتیا دیموکراتیان لەسەر ناوەڕۆکە پروژه یاسایە یەکدەنگ و یەکنەڕینن و ڕێککەوتنەکە بەهێز نەبەرە هەردوو ئالیان دەهەیە دوێ دەربارەدا. هەروەها پروژه یاسایە و بریارە وەرێ پەسەندکردن وێ سزایان بەسەر مەزنە بەرپرسیارن لەشکری و سەرکردێن سیاسی بسەپینێ هەرکەس ویانجی ئالیەک و بەرپرسیار بێت بەر ئەنجامدانە تاواناندا دەدەمە 8 ساڵێن بوریدا. وەکە ڕۆژنامەی واشنگتن پۆست دەبێژێک و پروژه یاسا وێ رووسیا و ئێرانیژی لە خۆبەگرێک و لەگەڵ ڕژێمە ئەسەد شەڕ دەکەن و هەروها وێژێدەر و کەرتێن جۆربجۆریان ئەبوریە سووریژی لە خۆبەگرێ هەر حکوومەتێک یانجی کۆمپانیایەک پشتەوانیا چەکداران ڕژێمە ئەسەد کردبێ وێ لە خۆبەگرێ. هەروها پروژه یاسا وێ وان وڵاتانژی لە خۆبەگرێ ئەگەر ئالیکاریە ڕژێمە سووریە بکەن دە دووبارە ئاواکردنە سووریەدا. ناوێ قەیسەر لە پروژه یاسای هەتیەکردن ji ber di sala 2013دا فۆتۆگرافێکی لەشکریە سووریە ژە ڕژێمە ئەسەد جودا بوو بەتر ji 55,000 وێنە و بەڵگەیەن تایبەت بە کوشتن و ئەشکەنجەدانێ دە زیندانان ڕژێمە ئەسەددا ڕادەستی ئەمریکاکردن و لە جیهانی هاتنە بەڵاوکردن.